پێشبینی دەکرێت هەفتەی داهاتوو هەنگاو بۆ یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بنرێت. ئەمەش دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن دێت لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە. هاوڵاتیانی کەرکووک چاوەڕێی پێکێنانی حکومەتی خۆجێیی کەرکووک دەکەن، وەک خۆیان دەڵێن تا دوای پێکێنانی حکومەتی کەرکووک بارودۆخەکە بە ئاراستەی چاکسازی و خزمەتگوزاری زیاتر بگۆڕێت. هەموو شتێکی بەجێرەی دەستوور و محاسەسەیە. ئەمە شتێکی یان لەسەر ئەرکی ساری شانی هەمومان بوو کە دەنگمان بۆیدا. پێمان خۆشە تەمان حکومەت پێک بێت، حقوق مساوات بێت، تەبایی بێت، تەناقوزات نەبێت، حەزازیات نەبێت، ئەم شتانە گۆڕانکاریە بێ بەڵێ خەدەمات و خزمەتگوزاری بۆ ئەو خەڵکە بگەڕێتەوە و مهم یعنی گرنگ سەربەرزیە. بە تاکید کەرکووک بارودۆخێکی تایبەتی خۆیەیە، جیاوازە لەگەڵ شارەکانی تر. بگرێت شارەکانی عێراق و چ هەرێمی کوردستانیش. هەڵبژاردن تەواو بووە، ئەو برادەرانەی دەرچوونە ئێمە نەکی واخوازین بەڵکو داواش دەکەین پەلە بکەن لە پێکێنانی حکومەت بۆ ئەوی گۆڕانکاریەکی سیاسی نیمچە باش بێتە کایەوە کە کەش و هەوایەکی جوان بخۆڵقێنێ ئەم خەڵکە بە ئاسوودەی بژێ چونکە هەستەکەین لە بارودۆخشی تۆزێ نەفسیەن هیلاشین. بە پێی یاسای هەڵبژاردنەکان و بڕگەکانی تایبەت بە کەرکووک پێویست کراوە سەرجەم پێکاتەکان بە پێی ڕێژەی خۆیان و ئەنجامی هەڵبژاردنەکان بەشداری حکوومەت بن. بابەتی قۆرەخکردنی دەسەڵات لەلایەنی پێکاتەیەکەوە بە تەنها لە وەکەوەی کە لە ڕابردوو ڕۆیەدا ئەوە کۆتایی پێدێنێ ئەم ئەنجامی هەڵبژاردنە. وە بۆ خۆشی یاساکە سەرجە پێکاتەکانی کەرکووک ناچار دەکا بە تەوافق. یاساکە بەڕوونی دەڵێ دەسەڵاتەکان دابەش دەکرێن بە بۆچوونێکی عادلانە لە بینی پێکهاتەکان بەبێ لە بەرچاوگرتنی ئەنجامی هەڵبژاردن کەواتە هەموو پێکهاتەکان لە دەسەڵات بەشدار دەبن بەڵام هەرلایەنە و بە قورسایی ئەو کوزانێ بەدەنجێناوە. ماوەی یاسایی بۆ ئەنجامدانی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاکان 15 ڕۆژە. ئەمەش پاش ڕاستپاردنی لەلایەن پارێزگارەکانەوە. بە پێچەوانەوە هەر پارێزگارێک لە ماوەی یاسایی نەتوانێت ئەنجومەن بۆ یەکەم کۆبوونەوە ڕابسپێرێ لە 16یەمین ڕۆژدا بە تەمەنترین ئەندامی دەچووی ئەنجومەن بانگەشتی ئەندامان دەکات و یەکەم کۆبوونەوە بەڕێوە دەبات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.